پرۆژەیەکی هەیە ئەو پرۆژەیە چۆتە بواری جێبەجێکردنەوە ئێمە ئەمڕۆ باس لەو پرۆژەیەکەین و تا چەند گرنگە بەرەو پێشەوە ببرێت بۆ ئەوەی کە ماگانە هاوڵاتیان کە موچەکانیان وەردەگرن بەم پرۆژەیە موچەکانیان وەربگرن هەر بۆ مەبەستەش بەڕێز هەرێم محەممەد ساڵح سلێمان بەڕێوەبەری بانکی شارە زۆر باشێکی ڕاستەخۆل لامانە کاک هەرێم سڵاو لێبێ و ئەم کاتت باش بێت. سڵاو لێ بەڕێزان سوپاس بۆیەوە. سوپاس دەکەم. سەلامەتی. ئێمە شێوازی دابشکردنی موچەی لە ماڵەکانی پێشووە کە جێبەجێمان کرد بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناوە بۆ ئەوەی قەرەباڵخی دروست نەبێت لۆد لەسەر بانک و قەرەباڵخی دروست نەبێت و بەرکەی یەکەوتەی زۆر نەبێ لەگەڵ بەڕێز کاگرزگار قایمقامی خەزای شارە زوو لێرەوە ڕێز و سڵامێ بووی پێم ڕاگەیان بۆ ئەوەی بینایی بانقی شارە زۆر بینایەکی ماڵانە بە حەقەت هۆڵێکی کەمان هەیە ژێگەی 30 کەسێکە بێتەوە ئێمە ناتوانینە مۆزا قەرەباڵخی لەسەر و هۆڵەمان دروستکەین و داخەڵکیی بۆ ڕادیسیا دانیشێ داوام کرد کە هۆڵی بۆنەکانمان هەیە کورسی هۆڵی بۆنەکان وەرگین داینێن لە بەردەمی بانقەکە بە دووری نێوان زیاتر لە مەترێک بۆ ئەوەی بەریەکەوتە نەبێت و پارێزگاریە بکەین بۆ ئەوی بڵاو نەبێتەوە ئەو بە خۆشبەختانە ئیشەکەمان جێبەجێ کرد کورسیەکانمان دانا لەگەڵ دانانی کورسیەکانە خۆم ڕۆژانە لە 7:30 لەوەیە بم بە تایبەتی ڕۆژانی موچە و مەزا دروست بووە لە 7 لەوە بووم بۆ ئەوی پێش دانیشتنی ئەو هاوڵاتیە بە ڕێزانێ نەک کورسیەکان ڤایرۆسێکی پێوە بێ تاقیمی کورسیەکانە کەم خۆم لەگەڵ کارگوزارە بە ڕێزەکانە تاقیم یەکەم ئەو کات هێشتمانە دانیشن لەسەری کە دانیشن ئێمە دەرگایکردنەوەی دەرگای بانکمان لە هەموو ماڵەکانە پێشە مۆسعیش توانم بڵێم ڕۆژانی یەکەم و دومی موشە لە 8 بۆ 8 دقە دەرگامان کردووەتەوە. دەستان خۆش بێت. ئەمە بزانم کە ئەم پرۆژەیە لە کێوە چۆتە بواری جێبەجێکردنەوە. ئەم پرۆژەیە ئەم ڤایرۆسە کە گەشتە کوردستان بڵاوی کرد بۆ ئەوەی پارێزگاریە لەو خەڵکە بکەین بۆ ئەوی بڵاوە نەکە کەسە بە ڕێزانە بە تایبەتی چینی خانە نشین کەسێکی بەتەمەن کەسێکن زۆربیان نەخۆشی تریان لەگەڵایە ئەگەر توش بن ناڕەحەتیانەکە بۆی لە بانک کە ئێستا لە مۆزعا دروست بووە و قەدەغە و بەریەکەوتن تەنها بانکەکانی سەقەت لۆدی لەسەر دروستە بێ و قەرەباڵخی دروستە بێ مەش بۆی قەرەباڵخی دروست نەبێ لە مانگی چوارە یەکەم مانگی دوای ئەم نەخۆشیەکە گەشتە کوردستان جێبەجێمان کردێمە. خۆشحاڵیەوە. ئەمێ بزانم کە پرۆژەکە لە چی پێک هاتووە باسێکمان لە پرۆژەکە بکەیت و ناوەڕۆکەکەی چییە؟ پرۆژەکەمان دانانی کورسیەکانە بە دووری نێوان زیاتر لە مەترێ تاقیمکردنی کورسیەکانە ئەو هاوڵاتیە بە ڕێزانەی کە سوکاری سەربەرزی شەیدان خانەنشینان بە ڕێزان خەوان پێداویست تایبەت دانیشن هەوەکانیان تەسلیمی دەستی کارمەدانی بانقەکەن دووسێ کارمەندێکە تایبەتێ بۆ ئیشە هەوەکانە لێ وەرەگیرێ لەسەر مێزێدا ئەندرێ هەوەکان تەعقیم مەکرێت بۆ ئەوەی نەک کەسێک خوانەخوا ساڵگری ڤایرۆسەکە بێ بە بۆنێ و کەسەوە هەوەکانەوەی تێکەڵە بێ بە بڵاوی دانێ تاقیم مەکرێت کە تاقیم کرام هەویانە بە تەسەسولی ناوەکان دایانێن ناوی خوێندرێتەوە یەت کە یەتە بەردەم و فەرمابەری ئەو کارمەدەی ناوەکەی خوێنێتەوە تاقیمی دەستی ئەو هاوڵاتی ئەکرێ و مراجعە کرێ جێڵێکی تاقیمە درێ لە دەستی ئەو کادەچێتە ژوورەوە. کاک هەرێم ئەمێ بزانم کە ئەم پرۆژەیە تەنها لە خودی سنووری ناوچەی شارە زۆردا جێبەجێ ئەکرێ یاخود چۆتە بواری جێبەجێکردنەوە لە شار و چارشکەکانی تری هەرێمی کوردستان. خۆشبەختانە ئێمە کە جێبەجێما کرد ئەو بوو داواکرا سەرجەم بانکانەوە ڕێکارانە بکردنەبەر هەرچەند ئێمە بینایی پێشتیش باسم کرد بینای ماڵانە ئێمە تەنها بانکم کە لە بینای ماڵانم بینایش 200 مەترە موچەخۆرێکی زۆرمان لایە کە ئەمەمان جێبەجێ کرد داوا کرا کە ڕێکارێکی تەندروست و باشە سەرجەم بانکانەوەی کە مەجای هەبێ بەردەست کە مەجای هەبێ جێبەجێکە ئاگادار و خۆشبەختانە بانکان جێبەجێیان کرد. بە خۆشحاڵیەوە. کاک هەرێم بزانین کە حکوومەت تا چەند هاوکارتان بوون لە جێبەجێکردنی ئەم پرۆژەیە؟ لە جێبەجێکردنی ئەم پرۆژەیە ئێمە هاوکاری لایەنی حکومی دوو لایەنمانەیە لایەن یەکەم بۆ ئەم نەخۆشیە کە هاوکارمان بێت لێرەوە ڕێز و دەستخۆشین بۆ بەڕێزان کاک عەبدوڕەحمان بەڕێوەبەری گشتی بانکی ناوەندی هەرێم سلێمانی کاک مەولود بەڕێوەبەری گشتی بانکە بازرگانیەکان
لە جێبەجێکردنی ئەمانە هاوکارمان بوون لە کۆمەڵی پێداویستی پێویست بووە بۆ جێبەجێکردن ئەمە هاوکارمان بوو لێرە ڕێز دەستخۆشی هەیە بۆ دەستخۆشیان لێکین. کاک هەرێم بزانین کە وەزارەتی تەندروستی تا چەند هاوکارتان بوون لە ڕۆی دابینکردنی پێداویستەکان کە ئێوە بۆ جێبەجێکردنی ئەم پرۆژێ پێویستان پێێتی لاین تەندروستی لێرەوە ڕێز و دەستخۆشیم هەیە بۆیان ڕۆژ ناڕۆژێ هەفتەیە دوو جار سێ جار هاتوون تاقیمی ناو بانکیان بۆ کردوین ڕۆژە پێش موچە و دوو ڕۆژێکی قەرەباڵ خەبێ جاری وە هەبووە هەموو ڕۆژێک ئاخری داوام کە دەرگامان داخستووە دوای داوام هاتوون تاقیمی بانکەمان کردووە بۆی بۆ بەیانی هەر میکرۆ بێشتە لەسەر مێز دەستکەکان هەبێت نەمێنێتەوە لێرە دەستخۆشی و ڕێزمەیە بۆیان. بەڵێ کاک هەرێم با بزانین کە بەڕێوەبەری تەندروستی سلێمانی ئایا چ کاردانەوەکیان هەبووە لەگەڵ جێبەجێکردنی ئەم پرۆژێ ئایا بەم پرۆژیان زانیوە کە چۆتە بواری جێبەجێکردنەوە؟ بەڵێ سواز بۆ بەڕێزیان ئەو پرۆژەی جێبەجێمان کرد دوای چەند ڕۆژێ دەنگدانەوەی هەبوو لە تۆڕۆ کۆمەڵایەتیەکانە بەڕێز کاک دکتۆری منەوە بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی لە پەیجی خۆی دەستخۆشی هەبوو شێوازی نوێی دامشکینە موچە دواتریش بەڕێوەبەری گشتی خۆمان بانکی ناودێرم کاڵڕەحمان بانکە بازرگانەکان بەڕێوەبەرایەتی خانەنشین بەڕێز پارێزگاری سلێمانی نووسینگەی بەڕێز کاخوات تاڵەبانی هەتا چەند وەزیرێکی بەڕێز دەستخۆشیان هەبوو بۆم ڕێکارە داوایە کرد کە ئەم ڕێکارە جێبەجێگری ڕێگارێکی تەندروستە. ئەی کاکەرێم لە ڕووی ڕێکخراوەی هیچ ڕێکخراوێک هەبووە کە هاوکاری ئێوەی کردوێ بۆ جێبەجێکردنی پرۆژەکەتان؟ لە ڕووی ڕێکخراوەیەوە ئێمە مانگەکانی پێشوو ئەوەی کرا خۆمان کردمان بۆ ئەم مانگەیش ڕێکارێکی تازەم هەیە ئێمە کە بینایی ماڵانە بانقەکەمان بەردەمی بانقەکە سایدێکی لەگەڵ شۆسەکە خێوەتم کڕیوە لەم یاوارۆ ئەم شەوەدایانین بۆی احتیمالی سبەی شەهیدان بێت موچێکە سوکاری سەربەرزی شەیدان ئەم خێوەتە بە پانی جادەکە ڕاکێشین بۆ بەرەوە بۆ ئەوی کورسیەکان دانێنەوە ئێستا خۆرە گەرمە ناتوانانی لە بەرخۆر بۆی بیان پارێزی نەبەرخۆر کورسیەکان دانێنەوە بە دووری زیاتر لە مەترێک ئەم خێوەتە ڕاکێشین لە بەردەمی بەوانقەکەەوە بۆ بینی جەزرەوە سەتیەکە سێبەرێکە بووان مەسلەی ڕێکخراوەیەکەیشە لێرەوە ڕێز و دەستخۆشی سوپاسمە هەیە بۆ دەستگای مرۆیی مام هەڵساون بەدابینکردنی کۆمەڵێکی زۆر دەستکێش و دەمامک بەتابەتی بۆ کە سوکاری سەربەرزی شەیدان موچە خۆرانی خانەنشینی و خاون پێداویستی تایبەت دەستیان خۆش بێت. کاک هەرێم بێگومان پرۆژێکی وا پێویستی بە بودجێ و خەرجکردنیەتی بۆی ئەمێ بزانم کە کی هاوکاری ئێوەی کردووە لە ڕووی بودجەوە لە ڕووی سەرفکردنی ئەو پارەی کە پێویستانە بۆ جێبەجێکردنی پرۆژەکەتان؟ لە ڕووی بودجە و سەرفیاتەوە ئەوەی کە کردومە من بە حەقەت کورسیەکان هی هۆڵی بۆنەکان و سەرفم تیان نەکردووە بۆ ئەم مانگە مەبلغێکی کەممانویست بۆ کڕینی ئەو شەترە بەڕێز بەڕێوەبەری گشتی کاک مەولود موافقەی دەربڕی بە کڕینی ئەو شەترە بۆی تێمانگەیانەوە کە بۆ شتێکی وامانە ئەوەمان کردو ئەم ڕێکارانیشی گرتومانتە بەر تێسوویەکی وای نەبوو چکە کورسیانە نەمان کڕێوە کرێش نەبووە هی هۆڵی بۆنەکان بووە ئیتر تاقیمەکەیشی دەرمانی فاز ئەوەی لانی تەندروستی پێمان وترا بێت دوونە دەرمانمانەیە دەرمانێکی ئەوە بەکارێنی بۆ سەر و کورسیانەیش گرتومانێتەوە خۆمان گیراوەیەکمان دروست کردووە ئەوی دێن لە تێسوویەکی کەمە دەستی کورسی مێزەکانیمان پێ تاقیم کرد. ئەی ئەو کەسانی کەیەن بۆ وەرگرتنی موچە ئەمان تا چەند پابەندی ڕێنماییەکانی ئێوەن و تا چەند ئەمان ئامادەی ئەویان تایە کە بەپێی ئەو پرۆژەی کە ئێوەداتان ناوە و جێبەجێتان کردووە ئەوان موچەکانیان وەربگرن؟ پابەندن زۆر باش پابەند بوون لە دوای ئەو مانگەی ئەو ڕێکارەمان گرتە بەر لە 2 مانگ 3 مانگ دواتر کە موچە هاتووە خۆیان پابەند بوون جاران توانم بڵێم خانەنشینی هەموو لە یەکەم ڕۆژ دوم ڕۆژ هاتوو بۆ وەرگرتنی موچەکانی بەڵام هەمووی ئەوەیدا دروست بووە کە نەخۆشیەکە لە ناوە هەیە بۆ پارێزگاری لە خۆی باوەڕ پێکە بە هەفتێ بە 20 ڕۆژ خۆی دابش بوو بەسەر ڕۆژەکانە ڕۆژی لەوەی بڵێم 100 کەس 200 کەسێک هاتووە جاران لە ڕۆژێکە 1000 کەس 200 کەسمان بەڕێ کردووە بەڵام نتوانم بڵێم لە دوای ئەو مانگەوە ڕێکارە و بڵاو کراوانەی کە بوونی نەخۆشیەکە و خەتەریاتی هەیە ڕۆژی 200 کەس 300 کەس هەر لەسەر ئەو زۆری ژمارەی وەرگری موچانە ئەمەوێت بزانم خۆتان هیچ بڕیارێکتان نەبووە لە پرۆژەکەتانە بڵین بەش خەڵک بێن بۆ وەرگرتنی موچەکان یان یاخود خەڵکی خۆی ڕێنمایەکانی جێبەجێ کردووە؟
خەڵکی خۆی ڕێنمایەکانی جێبەجێ کردووە ئێمەش بۆ ئەوەی خەڵک سریع بڕە بۆ ئەوەی نەمێنێتەوە زۆر لە بەردەم بانقایانەوە بڵێن پێشتر دوو سندوقمان هەبووە دوو شوێنی پێدانی پارەمان بووە زیادم کردومانە بە 4 کارمەندەکانیشمان زیاد کردووە گۆڕانکاریمان لە ناوی بانقەکە سوپاس بۆ فەرمانبەرەکان کردووە توانم بڵێم هەموو کەسێکی موچەخۆر ئەو پەڕی 3 دقە 4 دقە 5 دقە هەروەنەی پێشێ دەرەچێ هەموو هاوڵاتیان خۆشیان بەدەر لەوەی کە لە یەکەم ڕۆژ دوم ڕۆژی موچانایەن ئەوانەی کەیان پیاوەکان ماسکی پێ نەبێت جەمەدانەکەی ئەگرێ بەدەمیەوە ئافرەتیش هەمان شت پێ نەبێت لەچکەکەی گرێ بەدەمیەوە سواسیانەکەم زۆر بە باشی خۆیان پابندن پێوە کاکەرم لە هەندێک شوێن موچەوەرگران بەپێی حرفی ئەبجەدی دەئەنرێن بۆ نمونە ئەوانەی کە ئەلفن حرفی ئەلفن سەرتا بە سەعاتێ وەری ئەگرن یاخود دوای ئەوە حرفەکانی تریژێت ئەمە بزانم کە ئێوە ئەمەتان جێبەجێ نەکردووە لە بانقەکەتانە جێبەجێمان نەکردووە ئێمە ڕێکارێکی ترم کردە بەرنامەدا نابین خانەنشینان دابشکەین بەسەر 3 ڕۆژ 2 ڕۆژە بەڵام بەبوونەی ئەم مۆزعە کاتوێتە ناو ئەم قەیرانانی ڕووی لە هەرێمی کوردستان کردووە تایەتی چەند مانگ و چەند ڕۆژی پێچێ موچەکەی وەرنەگرتو و پێویستێتی بیخەیتە چەند ڕۆژێ دواتر بەڵام بۆ ئەوەی ئەویان دەکەین لەبریەوە هاتین شوێنی پێدانی پارەمان زیاد کرد ئیشەکانمان زۆر بەسەرعی لە سعات 8ەوە دەرگاکەینەوە توانم بڵێن لۆچێتە نابانق بووم لە 8ەوە دەرگاکەمەوە و هەتاکو نیوەڕۆ چۆڵە بێ بەردەم بانقەکەم ئەگەر ئەوە نەبووایە و شوێنی پێدانی سنووقم پارە پێدانم زیاد نەکردایە لەگەڵکردنەوەی دەرگای بانقازوو نەم کردایەتەوە بەرنامەیەوەمان هەبوو بەشی بکەین بەڵام ئێستا وەکو تێستێکە ئەمەمان کرد بزانی نایە چۆنە زووکردنەوەی دەرگا و زیادکردنی سندوقەکانمان و ئەم ڕێکارانە وای کردو قەرباڵخی نایڵین دروست بێ لە سەرمانێ هەر ماڵەکانی پێشویش بەدەر لەم نەخۆشی بڵاو بووەتەوە ئەتوانم بڵێم ساڵ و شتێک نیوە بێ لەوێ دەست بەکار بووم ئەم ڕێکارانە لە یەکەم ڕۆژ دوم ڕۆژی موچە لە 8ەوە دەرگام کردوێتەوە کە ئیکەیتەوە هیچ لۆ دوو قەرباڵخی نەمێشتۆ لەسەر بانک دروست بێت جاران لە بەردەم بانقانە بانکێمەش هەمووی پاڵپاڵێن دروستە بێ مکەبەرەیەکی شمدا ناوە سەوتی بە دووری 100 متر ئەڕاتە مکەبەرە کابرا کەسێکی بەتەمەنە ئەگەر بە سەوتی احتیادی ناوی خوێنیتەوە گوێی لە ناوی خۆی نییە شوەتە تەمەنەوە باش نابیسێ بەڵام هەتا دوو بچێتە دووری بانقەکە گوێی لە ناوی خۆی بێ مکەبەری گەورەمدا ناوە کارمەندێک هەوێکەی لە بەردەسایە ناوی خوێنێتەوە هەتا لە دوا بێ ناوی خۆی باشتر گوێ لێ بێ لەبەرەوەی ئەو قەرباڵخێ بەمانەوە ڕێکارانە بە تابەتی دانانی ئەو مکەبەرە هەمووی شوێتە دوا پاڵپاڵینی بەردەم بانقەکەم نێشت دەستان خۆش بێت کاک هەرێم لە ڕووی کارمەندەکانی بەڕێزت ئەمێ بزانم کە ئەوان تا چەند پابەندی ڕێنماییەکانن و بەپێی ئەو پرۆژەی ئەڕۆن کە بەڕێزت جێبەجێت کردووە لێرەوە ڕێز و دەستخۆشی زۆرم بۆ کارمەندەکانی بانقی شارە زۆر هەیە توانمەوەی بڵێم ئەو ئیشانەی ئێمە وەکو یەکتی میشەکەی نەمیشانە بە تەنیا ناکرێت بە من و بەوان بە یەکۆ میشە جوانانەما کردووە ڕێز و دەستخۆشی مەهەیە بۆ یەکە بە یەکەیان ئیشەکانمان پێش ئەم وەزعایژ ئەم نەخۆشیە وایشما کردووە بە یەکتیم هەموو موچەخۆران خانەنشین کەسوکاری سەربەرزی شەیدان خاوەن پێداویستای بێت هەمووی ڕێز و دەستخۆشی هەیە بۆمان نەمبینیوە نەمبیستۆ کەسێک گلەی لە ئیشەکانمانە بێ لێرەوە دەستخۆشی هەیە بۆیان ئیشێکی جوانەکەن لە ڕووی تەندروستیشەوە خۆیان زۆر پابندن بە بەکارهێنانی ماسک و دەستکێش و زۆر پابندن ئیشەکانی خۆیان ڕێز و دەستخۆشی دەستخۆشیان لێکین کاک هەرێمە بزانم لە ڕووی میلاکەوە کارمەندەکانتان بەشی ئەوە ئەکەن کە ئێوە تەواوی ئەو ڕۆژانی کە موچە دابش ئەکەن ئەوان لەوێ بن و پابندی ڕێنمایەکان بن و وا بکەن کە بەبێ هیچ کێشەیەک موچە دابش بکەن بەڵێ بەشی پێویستم هەیە لە ڕووی میلاکەوە زۆر باشە بەشی پێویست هەیە کە ئیشەکان گرفتیتیا دروست نەبێت و بە زووی خەڵک بەڕێ بکەی بڵێ کاک هەرێم ئەمە باس لەوە بکەین تا چەند گرنگە بانقەکانی تریش ئەم پرۆژەی بەڕێستان بکەن بە کللتورێک ڕۆژانە ئەوانیش کە کاتێک موچێت جێبەجێ بکەن تا چەند گرنگە لەم کاتێک کە ئەم باردۆخە سەختە بەسەر هەرێمی کوردستاندا هاتووە ئەوان پابەندی ڕێنماییەکان بن وڵات زەرورە بانقەکانی تیژ بەپێی مەجای خۆیان ئەم ئیشە بە تەنیا تەسەورەکەم بە بانقەکان نەکرێت لە مەزاعبێ خەڵک خۆشی هاوکار بێت بە حقت نابێت لە یەکەم ڕۆژ و دوم ڕۆژە هەرچە نەموچە دواکەوتووە پێویستێتی خەڵک چاوەڕێتی تا ڕۆژە زووتر وەرگێ پێویستێتی بەڵام بۆ ئەوەی نەخۆشیەکە بڵاو نەبێتەوە پێویستە خەڵک داوایان لێ ئەەکەین لێرەوە لە یەکەم ڕۆژ دوم ڕۆژە ئەو زەختە دروست نەکەن و بانقەکانیش
بەپی پێویستی و بەپی مەجای خۆیان نێ بانقی باقەت لۆچێ مەجالیەوەی نەبێ ڕێکاری من بگرێتە بەر ئەوەی مەجای هەیە داواکارین جێبەجێ بکە و لێریشەوە داوا لە ڕێکخراوەکان نەکەینەوە بانقە مەسلەی دابینکردنی دەستکێش و دەمامک بانک لەوە چێ لە ڕووی ئیداری و سەرفیاتەوە خۆی نەتوانێت هەموو شتێک دابین کا بۆ مراجع کۆمەڵی ڕێکخراو هەیە داوا لە ڕێکخراوەکانەکەی ناوکاری بانکان من بدابینکردنی دەستکێش و دەمامەگی خۆشیان لێ بنوێنەرێکیان بێ بۆی لەو ڕۆژی موچە دابشکرێ بەسەر ئەو کەسە بە ڕێزانیان بۆ موچە بەکاری بێنە تاوانەی موچەکە وەرەگرێ و دەرەچ بۆ هیواین کاک ئەرێم ئەگەر هات و ئێوە لە کاتی دابشکردنی موچەدا هاوڵاتیەک پابندتان نەبوو چی ئەکەن لەو کاتەدا شتە ڕوویداوە لامان ئەوەی پابند نەبوو بێت ئەتوان بڵێم ڕامان گرتووە ڕاگررتنی نەک بەدەنگە دەنێت هەڵسکۆتێکی ناشرین هەتا زۆر جار خۆم لە کاتی موچە هەموو ڕۆژەکە نیو سعات 20 دقە لە ژووری خۆمان نابم هەر لە ناو کارمەندەکان و ناو مراجعەکانم چاودێری ئەو ئیشانە ئەەکەم ڕوویداوە خۆم بە شوێنەی یان فەرمابەرەکان تێگەێنین کە لەوە چێ تۆ هەو بێت بێت بە ئەم نەخۆشیەوە هەبێت بڵاوی پێ بکە ینی قەنەعاتمان پێ کردووە کە ئەبێت بەکاری بێنێ دەماموو دەستکەش بەکار بێنێ پێشی نەبوو بێت چار نەبوو لە هی خۆما داومانە پێی دەستان خۆش بێت کاک هەرێم با باسێک لەوە بکەین کە زۆربەی خەڵکی لە کاتی دابشکردنی موچە هەل لە بەیانی زۆ ئەڕۆن هەتا ئەو کاتی موچە وەرەگرن لەوێ ئەمێننەوە و ئەمەش کاتێکی زۆر زۆری ئەوێت ئێوە تا چەند هەوڵتانەوە بە زووترین کات موچەکانیان بنێ ئێمە ئەو ئیشانەیەکەین ئەتوانم بڵێن بەپێی خواستی ئەو کەسانەیە لە نامانیشمان کردووە ئەو کەس بەتابەتی خانە نشینان هەرچەنە هۆکاری دواکەوتنی موچە زۆر جاروایان لەیەکە لە 6 و 5 لە کاتە زووەکانی بانیایەن لە بەردەم بانقابن ئێمەش بۆ ئەوەی کەمادەم ئەوان زوویان ئێمەش بەپی خواسییان زوو دەرگاما کردووەەوە بۆی قەرەباڵخێ دروست نەبێت لە هەشت کردومانێتەوە و بە زووی بە ڕێما کردوونی تر ئەو قەرەباڵخێ نەمانێشتووە ناخۆی داوام بەپی قانون لە هەشت و نیوە تاکرێتەوە لە چێ بچێتە چارێک بۆنەوە بەڵام ئێمە توانم بڵێم نەمانێشتۆ لە هەشت دەقەتی پڕکە دەرگای بانقم کردوونەتان زۆر بێت ئەمێ باسێک لێ بکەین کە پارە هۆکاری گواستنەوەی ئەم نەخۆشیە ئێوە چیتان کرد بۆ ئەوەی کە پارەکان تاقیم بکەن و پارێک بێت کە هیچ لەم نەخۆشیە پێوە نەبێت کاتێ هاوڵاتیان وەریەگرن بۆ پارە ئەوەی توانی بێتمان ئەوەی مەجال لە هەموو بێت و پارانەی خەزنەدارەکان نەیبن هەوڵمان داوە تاقیمێکی بکێ بەڵام بە بۆنەوەی کە پارەکان سەفتەیە کە هەمووی نووساوە بەیەکەوە هەموو دەقیلەوە چە فریاوە نەکەوی پارەکە تاقیمکەی بەڵام ئەو کەسە خۆی کە ئەو دەستکێش و دەمامەکەی لە دەستکێشەی لە دەسیا دەمامەکەی پێ لەوا مەگەر پارێزیە بکە ناتوانم بڵێم بانقان لەوە چێ فریای ئەوە نەکەون بێن تاقیمیکی پارەکە بکەن کە پارەکان هەمووی بەستەی زۆرە بەیەکەوە بینی نییە تا بینەکان و پارە بە پارە تاقیم کەیف ناتوانانی مەجای یوانیەوەی مەجال هەبێت جیازەکەی ما کردووە بەیانیان خۆم جیازەکەی لە پێشەوەی پارەکە بێتە ناو سنووقەکەەوە سەر سنووقەکە و ناو جیازەکە تاقیمەکەی دەستان خۆش بێت کاک هەرێم با باسێک لەوە بکەین کە ئایا لە کۆتایی هەر ڕۆژێک کە ئێوە موچە دابش ئەکەن دواتر چۆن ئەو شوێنە تاقیمەکەن چۆن وای لەکەن کە بۆ بەیانی دووبارە ئامادە بێ بۆ دابشکردنی موچە ئێمە ماڵەکانی پێشوو پێشتیش باسم کرد دەستخۆشی و ڕێزی تایبەتمەیە بۆ کارمەندانی تەندروستی شارەزۆر کە هاوکارمان بوون ئەم بایکۆتەی کە ڕووی داوە هاوکارمان بوون کە چۆنم دەرمانە بگیرێتەوە خۆمان زەخەوشتمان کڕیوە لە دوای دەوام خۆم لەگەڵ کارمەندێکە تاقیمیکی جێگە و مێز و کورسیەکانەکەین بۆ بەیانی دەستان خۆش بێت دەست خۆش بە کاکەرێمەگەڕی مۆلای بەڕێزت بەڵێ عزیزان لەم ناو بڕێکمانەیە و داتر بەردەوام ببین. لە پێناو پاراستنی تەندروستی خۆت و خێزان و هاوڵاتیان با هەمومان پابەندی ڕێنماییەکانی خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا بین. فەرمانگەی میدیا و زانیاری حکوومەتی هەرێمی کوردستان.
بەڵێ ئازانم لەگەڵتان بەردەوامین کاک هەرێم ئەگەڕێمەوە لای بەڕێزت ئەمێ بزانم کە کێشەکانی ئێوە چی بوون لە کاتی جێبەجێکردنی ئەم پرۆژەیەوە. کێشەی ئەمە نەبوونی بینایە. بەڵێ بانقی شارە زۆر لە بینای ماڵانە، بینای ماڵانیش 200 مەترە کابرا بۆ خۆی کردووە، شوێنی بانک نییە. دەست بەکار بووم لە مانگێکی 2020ەوە چەند جار نووسرا و خۆم چەند جار ڕۆشتم بۆ هەولێر بۆی بینامان بۆ بکەن، نووسرا و بەرز کراوەتەوە دەرخستە کرا و شارەوانی شارە زۆر سوپاس و دەستخۆشی مێ بۆیان لێرەوە عەرزیان بۆ دابین کردوین. بەڵام ئەوە بۆ مۆزە قەیرانوشتە هاتوێتە ناو دروستکردنی بینا لە ئێسا مەحاڵە گرفتمان بینایە ئەو هۆڵەی ئەو مراجعە و کەسانی تێت توانم بڵێ جێگەی بیسی کەسێکە بێتەوە. بینای ماڵان شوێنی بانک نییە. بێگومان کاک هەرێم هیچ داواتان کردووە کە بینایەکتان بۆ دابین بکەن بۆ بانکەکەتان پێشتر؟ داوامان کردو پێشتیش داوا کراوەوانە بڵێم تەنها بانکم لە قەزاکانە کە لە بینای ماڵانە بەداخەوە داوامان کردو پێشتریش و بینایەکی واژ نییە لە قەزای شارە زۆرا کە گەورەتر بیان بینایکی حکومی بە پشتێ ناوی وی بە ناچاری ماوینێتەوە لەوە. بگومان کاک هەرێم ئەمێ باسێک لەوە بکەین کە تا چەند حکوومەت هاوکارتان بووە لە بڵین چارەسەرکردنی ئەو کێشانی کە لە ئێستادا هەتانە. لە ئەم ڕێکارانی گرتومانەتە بەر لە پێداویستی ناوبانک بەپێی بیناکەمان هاوکارمان بوو ئەوەی کە پێویست بێ لە ئەساس و کۆمەڵشتی ناوبانک خۆشببختانە داوام کردووە بۆم جێبەجێ کرا و کردومانە. بەڵام تەن هەرچی بکەی بینای ماڵانە بێتەوە دیار نییە ئیشەکانە بۆ شێوە ناڕاکە ئەتەوێت چکە پێویستەکە کە هۆڵێکی گەورە هەبێ بۆ مراجع بێتە دانیشێ شوێنی فەرمابەرەکان مەخزنێکی کابرا بۆ خۆی دروست کردو ئێمە لە مەخزنێکین هاتوینە شوێنە باشە بۆ یاخ دانانی کورسی و ئەساسە تۆزێک گۆڕانکاریی وامان کرد بێت تۆزێ مرتاح بێت یاینە نقصانە شوێنی بانکبینایکی باشتان بۆ دابین بکرێت. کاک هەرێم با باسێک لەوە بکەین کە چین ئەو خاڵانەی کە لەناو پرۆژەکەدا هەن و هەتا ئێستا نەتانتوانیەوە جێبەجێ بکەن. ئەوەی لە ناو پرۆژەکە هەبێ جێبەجێمان نەکردوێت ئێمە لە مانگی چوارەکە ئەو مادانە و ماڵەکانی دواتر خەڵک خۆی پابند بوو بەوەی کە قەرەباڵخی لەسەر بانک ناکا بەڵام بۆ ئەم مانگە گرفتەکەمان نەبوونی سێبەر بوو چونکە ئەم پێشی بانکە چەترێ پاسارێکی وای نییە کە سێبەرێک یا چەند کەسێ بچێتە ژێری هاتووم بە کڕینی خێوەتێک لە ئەم ڕۆبیانیاداینین گرفتەکەمانەوە بۆ لە ناچاری سەر ئەم جادە ئەگری لەوە چشتێکی بەرکەوێ بدڕێ بۆی سێبەرێکیان بۆ دروستکەی گرفتی زۆرە و بوو پێشتیش باسم کرد نەبوونی هۆڵێکی وا و نەبوونی ئێمە یەکسەر بە 5 متر دوای 5 مترێکتە سەر جادەکە لەو 5 مترا خەڵک زۆرجار لە ناوڕاستی جادەکە ئاوەسێ بۆ ئەوی ئەوەسێت لە دووری بانکە لەسەر جادەکە وەسیایەت لەوەچێ حادیسێ کارەساتی ڕووبا سیارێت ناوڕاست جادەکە ئاوەسێ بۆی تایەتە ناوباقە چکە بەردەمێکی باش یوامان نییە خەڵکتیا بۆسی ڕاستە. کاک هەرێم حکوومەت تا چەند هەوڵی داوە کار بە پرۆژەی ئێوە بکات تا چەند هەوڵی داوە کە بۆ بانکەکانی تریژ ئەم پرۆژەی بەڕێستان جێبەجێ بکات. ئێمە حکوومەت لایانی بانکەکان لایانی تەندروستی ئەوەی من ئاگادار بم بە بانک سەرجەمبانکان وترا ئەوەی کە مەجای هەبێت ئەم ڕێکارە بگرێتە بە ئاگادار بووم بینیم توانە بڵێم تا سەرتاسەری کوردستان ئەوەی کە مەجای هەبوو بێ بانکان ئەم پرۆژیان جێبەجێ کرد بە دانانی کورسی و تاقیمکردنی کورسیەکان هاوڵاتیان چکە ئەمە کەسی ئەزیزی ئەمان بەتابەتی خانەنشینان توانە و تااقەتی نییە بۆسێ بە پێوە تا سەرەیەت بۆ ئەوی ئەمەش کە ناتوانانی وەکو ماغانی پێشتر قەرباڵخی دروستکەین ئەو مادانە و بانکان جێبەجێیان کردووە ئەوەی ئاگادار بەوەی مەجای هەبێ جێبەجێ کردووە. دەستیان خۆش بێت. کاکەرێم تا چەند گرنگ ئەگەر هات و کۆرۆناژ نەبێت هەمان ئەم پرۆژەیە جێبەجێ بکرێت بۆ ئەوەی کە هاوڵاتیان لێک نزیک نەبنوە بتوانن بە زووترین کات موچەکانیان وەربگرن. گرنگە زۆریش گرنگە پێویستی هەموو بانکان پێویستی بە شوێن و هۆڵێکی گەورە بێت زەخت لەسەر بانکان دروستە بێ موچەخۆری خانەنشین زۆرن کە سوکاری سەربەز شەیدان خاون پێداویستی تایبەت گرنگە جێبەجێ بکەن. ئێمە پێشتریش ئەو هۆڵە بچووکەی کە هەمانە کورسی مراجع ئەم دابین کردووە ئەمانش دابینم کردووە ڕۆژانی موچە خۆم ئەتوانم بڵێم هەموو ڕۆژەکان یەکەمی موچە خانەنشین بە تابێتی چوومەتە ناوێن وتومە کێ پەکەوتەیە ناتوانێت بە پێوە بۆسێ یان بینیمە دانیشتووە ناو خەڵکەکە جێ 50-60 کەسە بێتەوە دەسیم گرتویان وتمە هاوکاری و کەسە بکەن ئەوانەی توانە و تااقەتی هەیە لە سێک دیار هەیە لە بەردەمی بانکەکە
لێوە چاوەڕێکن بەس کرد پەکەوتەکان بێن دانیشن هەنیە گەر ئەم نەخۆشیش نەبێ ئێمە ئەم کەسە پەکەوتانە تەبڕێکی ناو کۆمەڵگەن ئەمێننەوە زۆر لە بەردەم بانقەکانە کۆمەڵێن نەخۆشییان هەیە بەڕاستی ئەیان بینی گوناحن بەو گەرما بەو بارانە توانانی بە پێوە بوەسێ بینی نامرتا حەبی لە بەردەمی بانقا چاوەڕێکا تایەتە ژوورۆ من وەکو خۆمەوەی کە مەجال ما بێ هاتووم پێش ئەم وەزعیش ئەم حەلم کردووە گەراجی سیارە بووە ئەو شوێنم سیارەکەم لەبەر خۆرا ڕائەگرم کورسیم داناو بۆی کە سەبەتەمەنەکان دانیشن دەستان خۆش بێت کاکەرمکیان دەستان خۆش بێت ئەگەڕم لای بەڕێزت بەڵێ ئازیزانم ئێستاش کۆنگرێکی ڕۆژنامەوانی لە هەولێر تایبەت بە تاقیکردنەوەکانی پۆلی 12 بەڕێوە ئەچێت بابێکۆ بینەری بین 25 و هەروەها لە ڕۆژی هەینی سێ حەوت دوو کۆبوونەوەمان ئەنجامما لە نێوان لیژنەی هەمانکار بە سەرپەرشتی بەڕێز جەنابی وەزیری ناوخۆ و هەروەها ئەندامێتی بەڕێزان وەزیری خوێندنی باڵا وەزیری تەندروستی سەرۆکی فەرمانگەی هەماهەنگی بە دوواداچوون و بەندە وەکو وەزیری پەروەردە و بەڕێز مامۆستا کەریم لەتیف وەکو بەڕێوەبەری گشتی تاقیکردنەوەکانی وەزارەت لەو دوو کۆبوونەوەیە تاوتوێی بەڕێوەچوونی ڕەوشی تاقیکردنەوەکانی قۆناغی 12 ئامادەیمان بۆ ساڵی خوێندنی 2019-2020 کردووە پاش پێشکەشکردنی هەڵسەنگاندنی وردی تەندروستی و پاشەوەی کە هەموو لایەکمان متفق بووین لەسەرەوەی کە ڕۆژی 11 حەوت یەکەم ڕۆژی دەستپێکی تاقیکردنەوەکانە وەکو خشتەی بۆ ڕاگەیەنراوە و ئەو ڕۆژە بە ڕۆژێکی جێگیر هەژمار دەکرێت و تاقیکردنەوەکان لە ڕۆژی 11 حەوت ئەنجام بدرێت بۆ قۆناغی 12 ئامادەی بە هەموو بەشەکانیەوە وێژەیی زانستی پیشەیی واروە خوێندنی ئیسلامی دەزانین ڕەنبێ بەشێک لە قوتابیان و خوێندکارانی ئەمە پرسیاری ئەویان هەبێت لە دۆخێکی ئاوایە کۆڕۆنا هەیە و تا ڕادەیەک لە چەند ڕۆژی ڕابردوو یان چەند هەفتەی ڕابردوو هەڵکشانێک لە هەرێمی کوردستان هەبوو لە ڕووی ڤایرۆسی کۆرۆناوە چۆن تاقیکردنەوەکان ئەنجام بدرێت ئەم ڤایرۆسە ڤایرۆسێکی تا ڕادەیەک ناڕوونە و ناتوانانی تەوەقوعیەوە بکەیت کە لە مانجی 8 ئەم ڤایرۆسە نابێ یا لە مانجی 9 ڤایرۆسە نابێ و کەسیشمان ناتوانین تەخمینیەوە بکەین مانجی 8مان لە ئێستا باشتر بێ و سروشتی تاقیکردنەوەی قۆناغی 12 ئامادەیی ژوایە کە دەبێم تاقیکردنەوەی هەر ئەنجام بدرێ بەڕاستی چونکە تاقیکردنەوەی کۆتاییە یەکەم بڕوانامەی لەسەر درێ دوو ئەو تاقیکردنەوەیە دەبێتە بنەمایەک بۆ داخڵبوون لە زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستانی سەر بە وەزارەتی خوێندنی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان لەبەرەوە تاقیکردنەوەی کە دەبێت هەر ئەنجام بدرێ و پاش ئەوەی کە گفتوگۆی چڕمان لەو بارەیەوە کرد و ڕەوشی تەندروستی هەڵسەنگێنرا لە کۆبوونەوەکە بڕیاردرا کە تاقیکردنەوەکان لە 11 حەوت ئەنجام بدەین بەڵام بە ڕێنمایی تەندروستیەوە کە پاشانیش ڕێنمایەکانی تەندروستی لەلایەن وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئێمە نێراوە و گشتاندنی پێەکەین و لە هەمان کاتیشدا کورتە ڤیدۆشی لەسەر دروستەکرێ بۆ ئەوەی کە مامۆسایانی بەڕێز و هەروە قوتابیان و خوێندکاران پێ ئاشنابن لەبەرەوە داوا لە دایک و باوکانی قوتابیان و خوێندکارانەکەم کە هەرچیان توانا هەیە ئەو ماوە کەمەی کەماوە بۆ ئەنجامدانی تاقیکردنەوەکان کەشێکی ئارام لە ڕووی دەرونیەوە بۆ قوتابیان و خوێندکاران بڕەخسێنن و هەروەها کەشێکی ساغڵەمیش لە ڕووی تەندروستیەوە بۆ قوتابیان و خوێندکاران بڕەخسێنن هاتوچۆ با نەبێت سەردان و چوون بۆ شوێنی قەرەباڵغی با نەبێت ئەو ئیلتیزاماتە کۆمەڵایەتیانەی کە لە کات ئاسایەکانی ژیانە هەبوون با لەم ماوەیە نەبن بۆ ئەوەی کە قوتابیان و خوێندکاران سەلامەت بن ئەوەی کە پەیوەندی بەیەمەوە هەیە پشتیوان بەخوای گەورە بە هیممەتی مامۆسایانی بەڕێز و بە هیممەتی پەروەردکاران کاوایان لێ تەوەقوعکرێت کە بتوانین پرۆسەی تاقیکردنەوە گشتەکانی قۆناغی 12 ئامادەی بەسەرکەوتویی بەڕێکین کە ڕۆژی 11 حەوت دەست پێکاوە ڕۆژی 8 2020 کۆتایی دێت پشتیوان بەخوای گەورە و ئاماژەم پێدا بە هیممەتی مامۆسایان و بەڕێوەبەری هۆڵەکان چاودێرەکان یاریدەرەکان سەرپەرشتیاران تەوەقۆیەواکەین کە ئێمە لە لای خۆمانەوە بتوانین ئەوەی کە لە دەسەڵاتمان هەیە بۆ بەڕێوەچوونی ئەم پرۆسەیە بە شێوەیەکی باش و بە شێوەیەکی تەندروست ئەنجامی بدەین بەشێکی دیکەش ئەمێنێتەوە ئیلتیزامەکە لەسەر کەسوکاری قوتابیانە کە ئاگایان لە تەندروستی قوتابیان و خوێندکارانی خۆیان بێ و بە شێوەیەکی تەندروست بیان نێرم بۆ قوتابخانەکان و ئێمە ڕێنمایی پێویست بڵاوەکەینەوە کە ڕێنمایی وەزارەتی تەندروستیە بەڵام ئەم ئەرکە تەنها بە مامۆستا بەڕێزەکان و بە سەرپەرشتیارەکان و چاودێرەکان بەڕێوە ناچێ بەڵکو بەشێکی هەرە سەرەکیەکەوێتە سەرشانی خێزان کە ئەوانیش ڕێنمایی وردی قوتابیان و خوێندکاران ڕۆڵەکانی خۆیان بکەن
کە دەبێت هەموو تەجەموعاتێک دوور بکەونەوە و لە هەمان کاتیشدا وەستان لەبەر دەرگای قوتابخانە لە بەردەم لەناو گۆڕەپانی قوتابخانە بە هەموو شێوەیەک ڕێگە پێدراو نییە بە سوپاسەوە هەموو ئەو جیهەتانی کە ئێمە لەو لیژنە هەماهەنگکارە کۆبوونەوەمان ئەنجام داوە جەنابی وەزیری ناوخۆ فەرمانی داوە ئەوەی کە لەسەر وەزارەتی ناوخۆ هەیە بۆ ڕاپەڕاندن و جێبەجێکردنی ئەنجامدانی تاقیکردنەوەکان لە سەریانە ئەنجامی بدەن و لیژنەیەکی تەنسیقیش دروستکراوە لە لای ئێمەوە بەڕێز مامۆستا کەریم بەڕێوەبەری گشتی ئەزمونونەکان و هەروەها بەڕێوەبەری گشتی دیوان دکتۆر سامی لە وەزارەتی ناوخۆ ڕاستپێراوە بۆ کە هەماهەنگی بکەن ئەوەی کە لە چوارچێوەی دەسەڵاتی وەزارەتی ناوخۆیە بۆ هەماهەنگیکردن و باش بەڕێوەچوونی پرۆسەکە ئەنجام بدرێ ئەوەشی کە ئەمێنێتەوە سەر وەزارەتی خوێندنی باڵا هەماهەنگیشی باشمان هەیە بەڕێز مامۆستا کەریم هەروەها لەگەڵ کاک دکتۆر خەتاب لە وەزارەتی خوێندنی باڵا لەسەر ختم بە سوپاسەوە وەزارەتی خوێندنی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان ئەمساڵ هاوکارێکی جددی ئێمە بووە پاشەوەی کە داوامان لێکردن بەشێک لە هۆڵی زانکۆکانی کوردستان بەکاربێنین بۆ ئەنجامدانی تاقیکردنەوەکان بە سوپاسەوە ڕەزامەندیان داوە و چەندین هۆڵیان بۆ دابین کردوین بە تایبەتیش لە شارە گەورەکانە و ئەوەشی کە پەیوەندی هەیە بە وەزارەتی تەندروستیەوە بەڕێز جەنابی وەزیری تەندروستی فەرمانی داوە کە بەڕێوەبەرایەتی تەندروستی قوتابخانەکان ڕابسپێرێ بۆ ئەوەی کە لە نزیکەوە چاودێری ڕەوشی تەندروستی لە کاتی ئەنجامدانی تاقیکردنەوەکان بکاوە ئەو ئاسانکاریانەشی کە پێویستە لەلایەن وەزارەتی تەندروستی بۆ قوتابیان و خوێندکاران ئەنجام بدرێ ئەنجامەدرێ خاڵێکی دیکە کامەیە ئاماژەی پێ بکەمە ویژەوەیە ئەم ساڵ 162668 قوتابی و خوێندکاری قۆناغی 12 ئامادەیمان هەبووە بەوانەی کە نیزامی بوون و هەروەها بەوانەی کە تەلەبەی دەرەکیش بوون قوتابی دەرەکیش بوون لە کۆی ئەو ژمارەیە تەنها 144142 قوتابی و خوێندکار مافی بەشداربوونیان بەدەستهێناوە زیاتر لە 18000 قوتابی خوێندکار مافی بەشداربوونیان بۆ تاقیکردنەوە گشتیەکان تاقیکردنەوەی وەزاری بە کالۆریا بەدەست نەهێنراوە و ئەو قوتابیانە کە ژمارەیان 144142 قوتابیە کە مافی بەشداربوونیان هەیە دابەشە بن بەسەر 2337 هۆڵە کاوانیش هۆڵی زانکۆکان و پەیمانگاکان و قوتابخانەیەکان و هۆڵەکانی سەر بە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان خاڵێکی دیکە کە ئەمەیە ئاماژەی پێ بدەمە ویژەوەیە کە تاقیکردنەوەکان پاش تەواوبوونیان بە شێوازی زۆر شەفاف کە بۆ یەکەمین جارم پرۆسەیە لە کوردستان و لە سەر ئاستی پرۆسەی پەروەردەی عراقی جێوەجێ کرێویژەوەیە کە قوتابی پاش ئەوەی کە نەتیجەکان ڕاگەیەنرێتەوە ئەنجامی تاقیکردنەوەکان ڕاگەیەنرێتەوەی قۆناغی 12 ئامادەیی پاش 2 کاتژمێر تا 3 کاتژمێر دەتوانێت پەڕەی سۆمای خۆی ببینێ بە وەڵامی نمونەیی و وەڵامەکانی خۆی ببینێ کە تا چەند هەڵەی کردەوە تا چەند بەڕاستی وەڵامەکانی داوەتەوە و ئەمە پرۆسێکی زۆر شەفافە زۆر عەدالەتە ساڵی خوێندنی پار لە خولی دووهەم لەگەڵ دەست بەکاربوونی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی 28 ڕۆژە ئەم پرۆسەیەمان سەرپێ خستووە لە ئاستی ناوچەکە ئەم پرۆسەیەکی زۆر کەمیێنە و دەگمەنە ئەوەی کە ئێمە پێمانزانی بێت تەنها لە وڵاتی تورکیا هەیە ئەو پەڕە سۆمایی کە قوتابی وەڵامەداتەوە هەمان ئەو پەڕەی خۆی دەبینێت کە پەنجەمۆری لەسرە واژۆی لەسرە و هەروەها نمرەکانی خۆشی وەڵامەکانی خۆشی لەسەرەوە لە ژێر ئەوەشا وەڵامی نمونەیی چ وەڵامێک هەڵەی کرد بێ قوتابی بۆمان دیاری کردو بە ڕەنجی سوورکە ئەو وەڵامەی هەڵەیە و وەڵامە ڕاستەکەش بەو جۆرەیە و ئەمە پرۆسەیەکە نەتیجەی ئاعتراضات کەمەکاتەوە شەفافێتێکی زیاتر بەرقەرارەکە عەدالەتێکی زیاترە هیچ کەسێک گلەیەکی نامێنێ و ئەم ساڵ بۆ 144000 قوتابی ئێمە ئەمە ئەنجامەدەین و ئەمە یەکێکە لە کارە گرنگەکان کە ئێمە توانیوانە سوود لە تەکنۆلۆژیا ببینین و کارێکی بێوێنەیە لە مێژووی پەروەردەی کوردستان و عێراق خاڵێکی دیکە ئەوەیە کە بۆ ئەنجامدانی تاقیکردنەوەکان قوتابیان پێویستە ماسک بەکاربێنن و بەکارهێنانی ماسک یەکێکە لەو ڕێنماییە تەندروستیانەی کە زۆر پێویستە بۆ وەزارەتی تەندروستی جەختی لەسەرکاتەوە بەڵام لەبەرەوەی تواناکانی تاقیکردنەوە بۆ 3 سەعات هەتاکو 3 سەعات و نیو ڕەنبێ وەزارەتی تەندروستی لەگەڵ ئەوە بوو کە بابەتی دەستەوانە یان دەستکێش بکەینە بابەتێکی ئیختیاری هەر قوتابێک بتوانێت بە دەستکێشەوە وەڵام بداتەوە کارێکی باشترێک و خۆپارێزیشی باشتریتیە بەڵام بابەتی ماسک دەبێت هەموو قوتابیان ماسک بپۆشن من بە سپاسیشەوە لێرەوە ڕاگەێنم برای بەڕێز کاک دکتۆر تەها ڕەسوڵ لە پارێزگای سلێمانی ئەم بەیانیە پەیوەندی بە منەوە کرد کە 150,000 ماسکی بۆ تەواوی قوتابیان و خوێندکارانی کوردستان لە دوهۆکەوە هەتاوەکو گەرمیان ئامادە کردووە و ئێمەش
ئەوەی کە لەسەرمانە بە هاوکاری لەگەڵ ڕێکخراوی یونیسێف و چەندین ڕێکخراوی دیکە توانیمانە ڕێژەیەکی باش کە نزیکەی 240,000 ماسکێکە بێ بۆ قوتابیانی کوردستان ئامادە بکەین. داوا لە قوتابیان و خوێندکارانەکەم ئەوانەی کە هەیەە و ئەتوانن ماسک لەگە خۆیان بێنن و ئەوانشی کە نایان بێ ئەمە هەوڵمانداوە بە جۆرەی توانە لە ناو قوتابخانەکانی خۆمانە ماسکەکان بەردەست بخەین. لەگەڵ ئەوەشدا ئەوەی کە مادەی یان پاکەرەوەی پێویستە معقەمە بۆ ئەوەی کە قوتابیان بەکاری بێنن ئێمە بۆ هەموو ناوەندەکانی خوێندن ئامادە سازیەکەین و بەردەستیەخەین بۆ ئەوەی کە پرۆسەکە بەو پەڕی تەندروستی بۆ پەڕی سەلامەتیەوە بێ و ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی لەو حاڵەتانە جێبەجێیەکرێک کابێ مەسافەی نێوان دوو قوتابی بە شێوەیەک بێ کەمترین بەریەکەوتن بێ و هەروەها هیچ ئاڵوگۆڕێک لە قەڵەم ڕەساس یا لە ڕەشکەرەوە لە نێوان قوتابیان و خوێندکارانە ڕوونەدا بۆ ئەوەی پرۆسەکە بە تەواوەتی پرۆسەیەکی تەندروست و ساغ و سەلامەت بێ. هەموو ڕێنمایانە دراون بە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەکان و لە ڕێگەی تیمی تەکنیکی ئەزمونەکانیشەوە ئەم ڕێنمایانە تەعمیمیان پێکراوە بۆی پرۆسەکەەوە شێوەیەکی باش بەڕێوە بچێ و ئێمە هەر لە سەرەتا ئەم ساڵ داوامان لە جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کرد کە بودجەیەکمان بۆ دیاریکا بۆی کە بتوانین تاقیکردنەوەکانی بابەتی زیندەوەرزانی قۆناغی 12 ئامادەیی زانستی بتوانین بە شێوازێکی ڕەنگا و ڕەنگ ملەوەن چاپی بکەین لەبەرەوەی ئەوە وێنەی زۆرتیایە و هەندێک جار قوتابی پێویستی بەوەی و داواکاری قوتابیان و خوێندکارانیش بووە کە ئەو تاقیکردنەوەیکی ملەوەن بێ وە کوالیتیشی باشی هەوێ. لەبەرەوە ئەم ساڵ توانیمان کە ئەو پرسیارانەی کە پێیوەستن بە بابەتی زیندەوەرزانیەوە پرسیاری ڕەنگا و ڕەنگ بن بۆی کە قوتابیان بتوانن سوودی دەوەبرن. خاڵێکی دیکە کە گرنگە ئاماژی پێودەی ئەوەیە بۆیە هیچ ئاڵوگۆڕێک لە وەرەقە و لە کاغەز بەکارهێنان لە نێوان قوتابیان ڕووینە بەڕێوەبەراتی گشتی ئەزمونەکانی ئێمە بە هەمان شێوەی ئەو وەرەقە سۆمایی کە لە بەردەستی تەلەبایە و قوتابی ئەتوانێت وەڵامەکان بخاتە سەر وەرەقەی سۆما وەرەقەی سپیمان بۆ ئامادەکردوون بۆ ئەوەی کە 4 بابەت هەیە پێویستی بە وەرەقەی سپی هەیە قوتابیان و خوێندکاران کە هەمیشە ئەو پرسیاران لا دروستەوێ ئەویش 3 بابەتیان بابەتی زانستین کە بریتە لە کیمیا و لە فیزیا و لە بابەتی بیکاری پۆلی 12 زانستی و هەروەها بۆ پۆلی 12 وێژەیش بابەتی بیکاری ئەویش پێویستی بە پەڕەی سپی هەیە کە قوتابیان و خوێندکاران بەڵێ ئازانم ئەوەی کە بینیتان کۆنگرێکی ڕۆژنامەوانی تایبەت بوو دەربارەی تاقیکردنەوەکانی پۆلی 12 ئامادەیی. بەڵێ ئازانم لەگەڵتان بەرداوامین کاک هەرێمەگەڕێم و لای بەڕێزت ئەمەوەکو دوا پرسیارم زۆر بە کورتی ئێوە هاوکاریەکانتان بۆ ئەو کەسانە چی بوون کە هاتوون بۆ وەرگرتنی موچە؟ ئێمە بەبوونێ مۆزای دروست بووە پێشتر بوو هەموو شەخۆری خۆی بێتە بانک بۆ وەرگرتنی موچەکەی بەڵام بۆی کۆمەڵی کەسانی بەتەمەن هەیە کۆمەڵی نەخۆشی هەیە بۆی نێتە بانکەوە بیگرێت عەزیەتیەدا مەجالمان داوەیان کە راسانیەکمان کردو بۆی کە کەسێکی تر بتوانێت بۆی وەرگێ لە فەرمانبەرەکانی خۆم بێیان موچەخۆری هاوڵاتیەک بێت بەڵام کە یەد موچەی کەسێکە دوو کەسە سێ کەسە چەند کەسێکە وەریەگرێ ئەبێن ناسرااو بێت کەسەکە نایدەین بە هەموو کەسێ ئەمە بۆ ئەوە ئەەکەین هەم قەرباڵخی لەسەر بانک بکەم بووەتەوە هەم بۆ ئەوەیشی کەسە بەتەمەنەکان بە تایبەتی لە خانەنشی نامە ئەکەین زۆر پەکەوتەیە ناوێرەیان ناتوانێت بێت بۆ وەرگرتنی موچەکەی کە راسانی ما کردووە نمونەتان زۆر بێ سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیاریەکان بەڵێ سپاس بۆ بەڕێز هەرێم محەممەد ساڵح سلێمان بەڕێوەبەری بانکی شارە زۆر کا بەشێکی ڕاستە و خۆ لەگەڵمان بوو بەڵێ ئازیزانم ئێستاش بەشێکی ڕاستە و خۆ پاملێرمان کاروان لا کۆیەوە لەگەڵمانە کاروان سڵاو لێبێ ئەم کاتت باش بێت ئەمێ بزانام زانیاریەکان لای تۆ چین بەڵێ کۆژین سلااو لێوە سلااو لە بینەرانی گەلی کوردستان من دەمێت سەرتا لەوە دەست پێکەم لە پەیوەندیمان بەرپرسانی تەندروستی قەزایکۆیە ڕایانگەیان تا ئەمڕۆ 74 کەس لە سنووری قەزایکۆیە تووشی ڤایرۆسی کۆڕۆنا بوون و پەیتا ئەو هاوڵاتیانێکەوە خۆشەکەیان گرتووە ڤایرۆسەکەیان گرتووە چاک بوونەتەوە و نەردراونەتە ماڵەوە بەڵام تا ئێستا دوو هاوڵاتی بەوتەی تەندروستی کۆیە
بەو ڤایرۆسە گیانیان لەدەستداوە و لەو ڕێژەیەش تا ئێستا 3 کەس لە ژێر چاودێری وردی پزیشکیە ماونەتەوە و لە نەحیەی تەقتەق چەند ڕۆژێک لەمەوبەر کەیسێک تۆمار کرا کە هەڵگری ڤایرۆسی کۆڕۆنا بوو و لە دەمەوێت تەوەرێکی تر بازدەوە بکەم ئەمێسا لە شوێنەوارێکی کللتوری و مێژوین لە شاری کۆیە من لەسەر مێژووی شوێنەوارەکان وایان لەسەر هەڕەشەی لە ناوچوونی شوێنەوارەکان هێ من نەعمان شوێنەوار ناسم لەگەڵ دەبێت گفتگۆ دەکەین لەبارەوە زۆر سپاس کاکێ من بۆم دەفەتی کە بەێمە بەخشی ئەگە بیت نزیک بیتەوە لە مایکەکە نزیک بیتەوە لە سنووری قەزای کۆیە چەند شوێنەواری مێژووی کولتوری هەیە ئەگەر بۆ میلیۆنان بیگواستەوە بەتێکرا لە سنووری قەزای کۆیە ژمارەیەکی زۆر ناوچەی شوێنەواری کە لە پووری هەیە ناوچە شوێنەواریەکان خۆیاندا نزیکی 200 ناوچە دەدەن و ناوچەکە لە پووریەکانیش تەنها لە سنتەری قەزای کۆیە نزیکی 85 خاڵی شوێنەواری دەبن. باشە مامۆستا بە ئەو شوێنەوارانە کە دەبینین لە کۆیە هەڕشەی ناوچوونیان لەسەر چین و تا ئێستا چ هەنگاوی نراوە بۆ پاراستنیان بەگشتی ئەگەر باسی بینەکە لە پووریەکانی ناو سنتەری قەزای کۆیە بکەین دەبینین ژمارەیەکی زۆریان بەهۆی دوورودرێژی تەمەنەکان یانەوە هەروە بەهۆی ئەوەی کە ماوەیەکی زۆرە بەجێ هەڵدراون لەلایەن خاوەنەکانیەوە یاخود بە بەردەوامی بەکاردێنرێن بە شێوەیەکی نازانستی وای کردووە کە ساڵانە بە تایبەتی لە وەرزستان و بەهاردا ژمارەیەک لەو خانوانان بڕوخێ ئەوەش ساڵ بە ساڵدا دەکا ژمارەی بیناکە لە پووریەکان و خاڵە شوێنەوەریەکان لە ناو سنتەری قەزا و هەروەها لە دەوروبەریش کەم ببنەوە. باشە کنە و پشکنین کراوە بۆ ئەو خانەیان بۆ شوێنە مێژوویەکان تا بزاندرێژ مێژووی بەشێک لەم خان و لەم خانوانە بۆ کەی دەگەڕێنەوە ئەگەر بۆ ئێمە بیواسیەوە سەبارەت بە مێژووی ناوچە شوێنەواری و بیناکە لە پووریەکانەوە ئەمە لە ناوچە شوێنەوariەکان دەتوانین بڵێن لە سەردەمی چاخی بەردینەکانەوە کە بە پالیۆلیتیک چاخی بەردینی کۆن بە پالیۆلیتیک ناسراوە چاخی بەردینی کۆنی کە مێژوەکە دەگەڕێتەوە نزیکی 100,000 ساڵ پێشزایی دوو ناوچەی شوێنەواریمان هەیە لە سنووری قەزای کۆیە لەوێەوە دەست پێ دەکات تاکو کۆتاییەکانی سەردەمی عوسمانی ناوچەی شوێنەواریمان هەیە واتە بە درێژایی سەردەمە یەک لە دوایەکە مێژوویەکاندا ناوچە شوێنەواریەکانمان هەیە و بیناکە ئەگەر سەبارە بە بیناکە لە پووریەکانیشتان مەبەزبی ئەوە مێژوەکانیان دەگەڕێتەوە لە 200 ساڵ 150 ساڵ 100 ساڵ پێش ئێستاوە دەست پێ دەکات و بەو شێوێ. باشە مامۆستا لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە هیچ ئەنگامێگەنراوە بۆی لە شاری کۆیە ئەم خانووکە لە پوریانە بپارێزن لە مەترسی لە ناوچوون ئەوە فەرمانگەی شوێنەواری کۆیە بەپێ ئەو بودجەی کە لە بەردەستماندا هەبوو لە پێشتردا وەگەسا چەند ساڵێکە دەزان هیچ بودجەیەکێ بۆ کاری بەبەرهێنان یاخود نۆژەنکردنەوە لە بواری شوێنەواردا سرف ناکرێت بەهۆی قەیرانیدارایەوە بەڵام ساڵانی پێشتر کە لە بەتایبەتی 2013 کە بودجەمان بۆ تەرخان کراوە ئێمە وەک فەرمانگەی شوێنەواری کۆیە هەڵسانین بە نۆژەنکردنەوەی چەند خانیەک و خۆماڵەکردنی چەند خانوویەکی تر بەڵام ژمارەی خانووەکان وەک ئاماژەم پێدا خان و ناوچە شوێنەوارەکان لە خۆی 85 خانوو ئێمە تەنها لەو 85 خانووە تەنها توانیتمان 4 خانوو خۆماڵە بکەین و تەنها لەو 4ش 3 نۆژەم بکەینەوە کاوەش ڕێژەیەکی زۆر زۆر کەم بە بەداخەوە وەک لە ئاستی ئەو ژمارە زۆرە و موحی ئێمەدانیەکە ئەوەی کە نۆژەکە گەلێک سپاس هێمن نەعمان شوێنەوار ناز بەوەم دەفەتەی کە بەیەمەت بەخشی بەڵێ کۆژین ئەمە بەشێک بوو لەو پرس و بابەتانی کەەوە ئێمە باسمان کرد لەسەر شوێنەوارەکانی کۆیەوە لەسەر توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا لا سنووری قەزای کۆی بەڵێ گەشتێکە نەمە بێت گەڕێمەوە سۆدیۆ بۆ لایەوە. بەڵێ سپاس بۆ پێیان نێرمان کاروان کابەشێکی ڕاستە و خۆ لە کۆی لەگەڵمان بوو سپاس بۆ میوانەکەشی کا بۆ مایکی گەلی کوردستان دووە بەڵێ ئازانم هەروەکوتمان لا چاوەری دووەمماندا باس لە مۆزەخانەی پەروەرزەی هەولێر ئەەکەین قوتابخانەی ئولا بزانین کە ئەم مۆزەخانەی لە کێو دامەزراوە و ئەو شتانی کە لەناو مۆزەخانەیەدان چین و چی بکرێت بۆ ئەوەی کە ئەم مۆزەخانەیە بە شێوەیەکی بەرفراوان گەورە بکرێت و ئەو شتانی کە تێیدا هەن گرنگیان پێ بدرێت هەر بۆ مەبەستەش ئێستا میوانێکمان با شێوەیەکی ڕاستە و خۆ لە
ستۆدیۆکانمان لە هەولێر و لەگەڵمانەیە بەڕێز شێرزاد ڕەسوڵفەقێ بەرپرسی وێنەودی کۆمنت لە ئامۆزەخانەی پەروەردەی هەولێر. کاک شێرزاد سڵاو لێبێ و ئەم کاتت باش بێت. ئەمەیە بزانم کە سەرەتا مێژووی قوتابخانەی ئولا ئەگەڕێتەوە بۆ کەی؟ بەڵێ، سڵاو لە بینەرانی گەلی کوردستان. هەڵبەت قوتابخانەی ئەربیل ئولا مێژووەکەی بۆ 100 ساڵ پێش ئێستا دەگەڕێتەوە. کاتی خۆی قوتابخانە لە سەر قەڵای هەولێر بووە لە سەرەتای دروستبوونی حکوومەتی عێراق، بەڵام لە ساڵی 1930 قوتابخانە هاتۆتە خوارێ یەکەم قوتابخانەی فەرمی حکومی لە خوار قەڵا قوتابخانەی ئەربیل ئولا بووە. ئەربیل ئولا قوتابخانەیەکە لە ساڵی سیەوە خوێندن تێیدا دەستی پێکردووە تاوەکو سەرەتای ساڵی 2000. لەم قوتابخانەیەدا دەیان و سەدان کەسایەتی لەم قوتابخانەیە قوتابی بوونە. قوتابخانەیەک بووە هەر لە سەرەتاوە بەوە ناسراوە ئەگەر ئێمە سەیری تۆماری قوتابیان و مامۆستایان بکەین دەبینین هەموو پێکهاتەکان لە کورد، عەرەب، جوو، کریستیان، تورکمان لەم قوتابخانەیە خوێندویانە. بۆیە قوتابخانەیەکە بە قوتابخانەی پێکەوە ژیان و تەباییە. ئەم قوتابخانەیە وەکو گوتمان خوێندن تێیدا بەردەوام بۆ و چەندان کەسایەتی شاری هەولێر و بگرە لە شارەکانی دیکەی کوردستان و عێراق کاتێک باوچیان فەرمانبەرێکی میری بووە یان بازرگانێک بووە لە هەولێر خوێندویانە. هەموو قوتابخانەیە بوونە و کە چەندان سیاسەتمەدار و پەروەردەکار و هەروەها ئەدیب و ئەوانە هەموو لەو قوتابخانەیە بووینە. بۆ نمونە بەڕێزان موحسین دزەی، هۆمەر دزەی، خاڵە شەهاب کە لە هەولێر بوونە لەم قوتابخانەیە خوێندویانە. ئێستا قوتابخانەیەکە لە دوای 2011 نۆژەن کراوە. ئەو کاتەی لە سەر پێشنیازی بەڕێز شێخ ئیسماعیل بەرزنجی کە ئەو کات بەڕێوەبەری ڕاگەاندنی وەزارەتی پەروەردە و پێشنیازێکی خستە بەردەم وەزیری پەروەردەی ئەو کات بەڕێز کاک سەفین دزەی تاوەکو کۆنترین قوتابخانەی هەولێر بکرێتە مۆزەخانە خۆشبەختانە نۆژەن کرا و 2014 ئەم قوتابخانەیە کرا مۆزەخانە و ئەرشیفی پەروەردەی هەولێر کە ئێستا کەوتۆتە ناو جەرگەی بازار، شوێنێکی استراتیژیە. ڕۆژانە دەیان کەس هەم لە قوتابخانەکان لە زانکۆکان بگرە لە شاندی وڵاتان لە کونسڵخانەکان سەردانی ئەو مۆزەخانە دەکەن و سەیری ئەرشیفی سەدەی ڕابردوو سەدەی بیستەمی هەولێر خوێندن تێدا چۆن بووە لەم مۆزەخانەیە نمایش کراوە. بەڵێ کاک شێرزاد، ئەمێ بزانم کە ئەم مۆزەخانەیە لە چەند بەش پێک هاتووە و هەر بەشێکی تایبەت کراوە بەچی؟ ئەم مۆزەخانەیە وەک خۆی نۆژەن کراوەتەوە لە 12 هۆڵ پێک دێرە. هەر هۆڵێک بە ناوی بەڕێوەبەرێکی پێشووی ئەم قوتابخانەیە یاخود پەروەردەکارێکی ئەم شارە کراوە. لەم هۆڵانەدا جگەلاوەی کەوا بەشێکی کارژێڕیمان هەیە لە هەر هۆڵێکدا نزیکەی 10 هەتا 15 مێز نمایش کراوە. ئەو مێزانە هەمووی مێزی یادگاریەکانی ئەو پەروەردەکارە و کەسایەتیانە کە قوتابی ئەو قوتابخانەیە و خوێندکاری ئەو قوتابخانەیە بوون یاخود کەسایەتیەکن کاتی خۆی دەرچووی ئەم قوتابخانەیە بوون و هەموو یادگاریەکان ئەوە بەشێکیان لە مێزەکان. بەشێکی دیکەی مێزەکان هەموو ئەو کەلوپەلانەی کە ئەم قوتابخانەیە و قوتابخانەکانی کەی کە ئەربیلی یەکەم و دووەم و سێم و هەروەها قوتابخانەی ئەیوبیە و هەموو قوتابخانە کۆنانەی شاری هەولێر ئەو کەلوپەلانەی لە تۆماری قوتابیان لە هۆکارەکانی فێرکردن هەموو لەم قوتابخانەیە نمایش کراوە و نیشان دراوە. بەڵێ کاک شێرزاد، بزانین کە ئەم هۆڵانە ئەو کەلوپەلانە چین کە تێیدا نمایش کراوە؟ کەلوپەلەکان کەلوپەلی ئەو مامۆستایانن کە کاتی خۆی هەم لە پێنووسەکەیان
هەم لە چاویلکەکەیان هەم لەو کتابانەی کە لە بەردەستیان بووە هەم ئەو کتابە منهەجیانە و ئەو دەفتەرانەی و یاخود ئەو وێنە یادگاریانەی کەوا چالاکیەکانی قوتابیان یاخود سەردانەکان چالاکیەکانی وەرزشی هوەری دیدەوانی هەر یەکە و لە ناومێزێکی تایبەتی خۆی ئەو مامۆستایە پارێزراوە و ئەرشیف کراوە. خۆشبەختانە ئێمە کە لە 2011 بڕیار دەرچوو بەکردنەوەی مۆزەخانە و ئەرشیفی پەروەردەی هەولێر ئێمە بانگەوازێکمان بۆ هەموو خانەوادەکانی هەولێر و هەروەها شارەکانی دیکە کرد کە مامۆستا بوون یاخود قوتابی ئەم قوتابخانەیە بوون تاوەکو ئەو کەلوپەلی باوچیان باپیریان بێنن لە مۆزەخانەیە نمایشکەن. خۆشبەختانە توانرا لە ماوەی ئەم چەند ساڵەی ڕابردوو ئەم کەلوپەلانە هەموو کۆ بکرێتەوە و هەروەها نمایش بکرێت و لە فەوتان ڕزگاری بێت. زۆر جاریکە دەبینین هەتا لە پەیوەندیمان لە وڵاتەکانی کەی دەرەوە. بەڵێ بەڵێ کاک شێرزاد باست لە کۆکردنەوەی ئەو کەلوپەلانە کرد. ئەمێ بزانم کە هیچ لیژنێکی تایبەت هەیە بە کۆکردنەوەی ئەم کەلوپەلانەوە و هێنانیان بۆ ئەو مۆزەخانەیە؟ بەڵێ ئێمە مۆزەخانەکەمان لە چەند بەشێک پێک دێ. بەشێکمان تایبەتە بە ئەرشیفکردنی هەموو ئەو تۆماری مامۆستایان و تۆماری قوتابیان لەگەڵ ئەم وێنانەی کە ڕۆژانە بەدەستمان دەگات پۆلێنی دەکەین و جیاوا دەکەینەوە. بۆ نمونە لە ماوەی ڕابردوودا کە چەند قوتابی و مامۆستایەک جوو بووینە کاتی خۆی لە هەولێر خوێندویانە و مامۆستای ئەم قوتابخانەیە بوونە لە ڕێی خانەوادەکانیانەوە پەیوەندی کرا بۆ ئەوەی ئەرشیفیان لە تۆماری مامۆستایان لە تۆماری قوتابیان بۆیان بگەڕێنەوە و ئەوانش ئەو ئەرشیفانەی کە لەلایەنە چکە مامۆستایەکی وەکو دانیال قەساد کە لە شێوەکارە هەرە گەورەکانی کوردێکی جوو بووە ئێستا ژوورێکی بەناوکراوە هۆڵێکی بەناوکراوە و هەموو ئەو کەلوپەلانەی ئەو ئەرشیفەی لە کاتی خۆی لە هەولێر بوونە و لە دوای ئەوەش کە چوونەتە ئیسرائیل تێیدا نمایش کراوە کە یەک لە شێوە کارە هەرە گەورەکانی کورد بە برایەکەی هەر لەم ڕۆژانەی ڕابردوو خانەوادە هەبوو پەیوەندی پێوەکردین هەر لە بۆ نمونە لە ئیسرائیل کە باوچیان قوتابی ئەم مۆزەخانەیە بووە تۆمارەکانیان لە تۆماری قوتابیان تۆماری مامۆستایانمان بۆ گەڕانەوە لە بەرامبەر ئەوانیش ئەو چالاکیانەی کە لە دوای پەنجایەکان کە چوونەتە ئیسرائیل کە هەتا لە ژیان ماون لە چ بوارێکیشیان کردووە ئەم وێنانیان نادە و ئێستا تێدا نمایش کراوە. ئەوە لەلایەکی دیکە لەلایەکی دیکەش بەردەوام لە پاڵ ئەو ئانە ساڵانە چەندین چالاکی بیرەوەری مامۆستایانی پێشەنگ و هەروەها چەند یادێک کە کاتی خۆی بەکار هاتووە. بۆ نمونە ئەگەر ئەمە لە وێنەکان دەبینین ئەم کڵاوەی کە لەسەر ئەو مامۆستایانەیە کە پێی گوتراوە کڵاوی سیدارە کڵاوێکی فەرمی بووە کاتی خۆی لە دوای هاتنی سوپای ئینگلیزەکان ئەم کڵاوە هەموو قوتابی و مامۆستایەک لەسەری بووە. ئەمە بەدواداچوونمان کرد مێژووی ئەم کڵاوە بۆ ئەوە گەڕاوەتەوە کە یەکەم کارگەی دروستکردنی ئەم کڵاوە لە سلێمانی بووە کە ئێستا لەوانەیە زۆرێک لە خەڵکی سلێمانی نەزانن کە کارگەیەکی ئەوها کڵاوێک کە هەموو قوتابی مامۆستا و فەرمانبەر کە پێیان گوتراوە ئەفەندی ئەم کارگەیە کە 2 ساڵ بەر لە ئێستا مهرەجانێک کرا لە بەغدا ئێمەیە بانکێش کرد بە ناوی مهرەجان یۆم سیدارە باس لەوە کرا کە یەک لە کارگەکانی دروستکردنی ئەم کڵاوە لە سلێمانی بووە. لە پاڵ ئەمەشدا دەبینین ئەم ساڵ ڕۆژی وێنێ ڕەش و سپیمان کردەوە. ئەم وێنە ڕەش و سپیش کە دوای ئەوەی ئەمە پێشەنگایەکمان کردەوە تایبەت بە وێنە کۆنەکانی قوتابیانی هەولێر و مامۆستایان و خوێنکاران جیهانی فەیسبوک هەموو بۆ ڕەش و سپی و دەنگێکی داوە. خۆشبەختانە لە 2014 لێرە پێم خۆشە بخەمە ڕوو لە ئەنجومەنی وەزارەت بڕیاردرا لە شارەکانی دیکە بە هەمان شێوە قوتابخانە کۆنەکان بکرێتە مۆزەخانەی پەروەردەیی. ئێستا لە سلێمانی 2 ساڵە
بەشێک کراوەتەوە ئێستا ئێمە بەڕێوەبەرایەتین بەڵام لە سلێمانی بەشێک کراوەتەوە بەناوی مەوزەخانەی پەروەردە ئیش لەسەر دەکەن و سەردانی ئێمەیان کرد تاوەکو ئەزمموی ئێمە وەربگرتن و لە داهاتوودا کە ئەم قەیرانە تێپەڕ بێت بتوانن یەکێک لە کۆنتترین قوتابخانەکانی سلەیمانی وەک هەولێر بکرێتە مۆزەخانەی پەروەردە. کاک شێرزاد ئەمێ بزانم کە ئەو کێشە و گیر و گرفتانە چی بوون کە ئێوە ڕۆژانە لە بەرامبەر کۆکردنەوەی ئەو شتومەکانی کە ئێهێنە ناو مۆزەخانەکان ڕوبەڕووتان بووەتەوە. بەڵێ ئەو کێشە و گرفتانەی کا دێتە بەرامبەر ئێمە لە ئێستادا لەبەر ئەوەی ئێمە قوتابخانەیەکە بۆ خۆی 90 ساڵ دەبێت دروستکراوە و گەڕەکەکەی لێ ئەم گەڕەکەی کە قوتابخانەکەی لێ ناو جەرگەی بازاڕە و گەڕەکی تعجیلە گەڕێکێکی کۆنە بەتایبەت هاوینان کێشەی مۆرانەمان هەیە ئێمە دەبی بەردەوام چاودێری هۆڵەکان بکەین تاوەکو مۆرانە لەم کەلوپەلانە نەدات بەردەوام دەبێت دژە ڤایرۆسی برێن دژە دەرمانی مۆرانە بەکاربنین و ئەم هۆڵانە پاک بکرێنەوە لە مۆرانە ئەمە گریفتە گرفتێکی دیکەشمان هەیە کە ئەویش ئەوەیە هۆڵەکانمان سارکەرەوەی تێدانە کە ئەوەش سەرداریکەران بەتایبەت لە هاویندا کێشیان بۆ دروست دەبێت کاتێک کە سەردانی مۆزەخانە دەکەن دەبینین لەم مۆزەخانەدا ناتوانن زۆر بمینەوە لە بەرەوەی گەرما ئەوە دوو گرفتن کە مۆزەخانە لە ئێستادا هەیەی گفتێک دیکەشمان هەبوو خۆشببختانە پێش ئەم لە سەرەتای ساڵ ئەم ساڵ جامخانە بەندێک بۆ هەموو باڵەخانەی مۆزەخانەکە ئەو کاتێک کە پارێزگاری نوێی هەولێر دەست بەکار بوو سەردانی کردن و ئەو داواکاریمان خستە بەردەمی خۆشببختانە لە ماوەیەکی زوو تواندرا مۆزەخانەکە جام بند بکرێ ئەوەش بۆ ئەوەی بوو کە زیاتر پارێزی لە کەلوپەلەکانی ناو مۆزەخانە بکرێت. بەڵێ کاک شێرزاد تا چەند هەوڵ درراوە کە سوود لەم مۆزەخانەیە وەربگیرێ و بتوانن کە لە شارەکانی تری هەرێمی کوردستانیش بیکەنەوە ئایا لە هیچ شارێکی تری هەرێمی کوردستان ئێستا ئەم جۆرە مۆزەخانەیە بوونی هەیە؟ مۆزەخانەی پەروەردە دەتوانم بڵێم تاکە مۆزەخانەی پەروەردەیە لە ئاسەر ئاستی عێراق و ناوچەکە. دوا بەدوای ئەوەی کەوا مۆزەخانەی پەروەردەی هەولێر کرایەوە هەر لە مەراسیمەکەیدا لە 2014 لە 19/3/2014دا ئەو کات ئەنجومەنی وەزارەتی پەروەردە بڕیاریدا بە ئەوەی کەوا هەر یەکێک لە سنووری پارێزگاکان ئیش لەسەر ئەوە بکەن مۆزەخانەی پەروەردەیی لە سنووری پارێزگایەکە دروست بکرێت و لە ئێستادا تەنها لە شاری سلەیمانی ماوەی 2 ساڵە خەریکی کۆکردنەوەنە بەشێکیان کۆکردێتەوە نەبۆتە بەڕێوەبەرایەتی یان قوتابخانەیەکی کۆن دەستنیشان بکرێت تاوەکو بکرێتە مۆزەخانە وای کردووە کە دەستیان بە کۆکردنەوەکان کردو و سەردانی ئێمەیان کردو و ئەزمموی خۆمان بۆیان باس کردووە کە چۆن ئەم کەلوپەلانە کۆ دەکرێت و چۆن پارێزگاری لێ دەکرێت لە پاڵ ئەوەشدا ئێستا ئێمە مۆزەخانەی خۆمە وەکو مۆزەخانەی پەروەردەی هەولێر هۆڵەکانمان هەمووی ئێستا بەشی ئەوەی تێدا نەماوە کە مێزی یادگاریەکانی تێدا دابنین بەڵکو لە داهاتوودا پێشنیازمان کردووە کە قوتابخانەی ئەیوبیە کە ئەویش لە ناو بازاڕی هەولێرە بکرێتە پاشکۆی ئەم مۆزەخانەیە تاوەکو فراوانتر بکرێت. بەڵێ کاک شێرزاد وەکو دوامین پرسیارم ئەمێ بزانم کە چ پرۆژێکتان هەیە لە داهاتوودا کە تایبەت بێ بەم مۆزەخانەیە؟ پرۆژەکانمان ئێمە هەوڵمان داوە هەموو ئەو مامۆستا بە ئەزمموانەی کە دەتوانی بڵێن یەکەمەکان بووینە کاتی خۆی لە پرۆژەماندا بە شێوەی کتاب ئەم زانیاریەکانیان بخەینە ڕوو و هەروەها لە پاڵ ئەمەشدا بەردەوام
لە ساڵیادی گەورە مامۆستایەکانمان لەو مۆزەخانەیە کردوتەوە هەروەها لە داهاتوشدا دەکرێتەوە بۆ نمونە هەم کەسایەتی وەکو باڵدار چکەمە زۆر جار لە ڕێ ئەو مۆزەخانەوە دەمێ ئاماژە بەوە بکەین کەسێکی وەکو باڵدار ئێمەی پەروەردەکاران مامۆستایان هەتاوەکو خەڵک وا دەزانی وا ئەو بووینەکەەوە باڵدار مامۆستا باڵدار تەنها کتابی ئەلفبەی کوردی دانایە لە سەرەتای پەنجەکان بەڵکو کتابی حیساب الجەدید کە منهەجی بیرکاری عێراق بووە لە سەرەتای پەنجەکان یەکێک لە دوو دانەربوونە دانەرێکیان مامۆستا باڵدار بووە ئەمش بەو دوایە کە لە بەغدا بانکێشکرا بووین نوسخەیەک لەو کتابەمان دۆزیە و ئەوەش جێی دەستخۆشیە کە هەموو ئەو لە ڕێگەی ئەم مۆزەخانەوە تواندرا زۆرێک لەو ئەرشیفە کە بەرەبەرە لە ناو دەچوو کۆ بکرێتەوە و ئێستا لەم مۆزەخانەیە نمایش بکرێت. دەستەکان خۆش بێ سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیاریەکان بەڵێ سپاس بۆ بەڕێز شێرزاد ڕەسوول فەقێ بەرپرسی وێنەوەی کۆمنت لا مۆزەخانی پەروەردەیی هەولێر کابەشێکی ڕاستە و خۆل لامان بوو. بەڵێ عزیزانم وارە گوتمان لا تەوەری سێماندا باز لە ئەزمموی شاعیرێک ئەکەین کە ئێستا بەڕێزیان لە لامانە بزانین کە ئەزمموی شعری ئەم شاعیرە لە کێو دەستی پێکردووە لە هەمان کاتیشدا شعرەکانی دەربارەی چین و تا چەند گرنگە شاعیران کۆنتاکتیان هەبێت تا چەند گرنگە لەو بارودۆخانی کە بەسەر هەرێمی کوردستان دادێت شاعیران هەڵوێستیان هەبێت هەر بۆ مەبەستەش بەڕێز سەلام شاسواری شاعیر و سەرنووسەری گۆڤاری مەولەوی بە ئاشەیەکی ڕاستە و خۆ لەگەڵمانە کاک سەلام سڵاو لەوێ و ئەم کاتت باش بێت. سڵاو لە بەڕێستان و سپاس بۆ ئێوەش. سپاس دەکەم بەخێر هاتیت. کاک سەلام با بزانین کە ئەزمموی شعر نووسینی بەڕێزت ئەگەڕێتەوە بۆ کەی؟ لە ڕاستیە ئەگەڕێتەوە بۆ سەردەمی مێرد مناڵیم لە ساڵەکانی لە تەمەنی 14 ساڵیەوە. بدایەتی نووسینی شعرم دەستی لێ کردووە. بەڵێ کاک سەلام ئەمە بزانم کە شعرەکان زیاتر دەربارەی چین؟ وڵا جۆر بە جۆرن بەڵام سەرەتای شعرەکانم بە شعری نیشتمانی دەستی پێ کردووە. ئەمە بزانم کە تا چەند پەیامت گەیاندووە لەو شعرانی کە نووسیوتە؟ بەڵێ پەیام گەیاندن درێغیم نەکردووە لەوە لەبارەوە توانیمە دیوانە شعرێک چاپ بکەم. و لەگەڵەوەشا لە زۆربەی گۆڤار و ڕۆژنامە کوردیەکاندا بەرهەمەکانم بڵاو کراوەتەوە. بەڵێ کاک سەلام ئەمانوێت کە گوێمان لە شعرێک بێت و دواتر بەردەوامە بین. بەڵێ یەکێ لەو شیعر نیشتمانیانە ئەگەڕێتەوە بۆ سەردەمی ئەنفال. هاوخەمی هۆ باوکی پشت کۆماوەی کوڕ لە ئەرعەر لە چاڵ نرا و هۆ دایکە ڕەشپۆشەکەی کچی ئەنفالی ئەتکرا و بە حەسرەت و چاوەڕوانی هەموو ڕۆژێ ئاوا دەکەن گەڕانەوەی نەوەکانتان لە خوای ئیسلام داوا دەکەن ئێمەش لە تەک ئاهی تاڵ و ئەشکی سوورتان دەتوێینەوە نەفرەت لە جاش و ئەنفالچی لە تەک ئێوە دەڵێینەوە. پارچەیەکی تری هەر هەمان شێوە لەسەر ئەنفال. بۆ کوێم دەبەن جاهیلەکانی لمستان ئەو بیابانی ئەرعەرە شوێنی دڵڕەقی منکیر و عەرەبی عەگاڵ بەسەرە ئاوی گەرم و سوێر و تاڵ سەرابی بیابانی دوور پڕ لە دڕک و داڵ شایستەیە بۆ پێپەتی و بۆ وشترەوانی چاوسوور ئێوە نەوەی جەهەنەمن لە خوایە خی ئەی دەست خوێنین ئەی جەردە و تاڵانچیەکان ئەی دڵبەردین ئەهلی فەساد دوژمنی شادی و پێکەنین منم نەوەی بەهەشتی شاخ نەوەی گوڵ و مێرگ و باخ منم نەوەی بەفری سپی و کانیاوی ڕوون ئێمەین جوانیەکانی گەردوون ئەی جاهیلانی ترسنۆک
منتان بۆ کوشتن هێناوە کورد بە من کۆتایی نایە کورد دەمێنێ و هەرماوە زوو بمکوژن با ڕۆحم بگەڕێتەوە بۆ لای ئەو شاخ و کانیاوە کە هەموو یادگاریەکانمی تیا جێماوە. بەخانە خۆش بێت. کاک سەلام، بزانین کە تا چەند گرنگە کە شاعیران بەرامبەر بۆ بارودۆخی کە بەسەر هەرێمی کوردستان دادێت شعریان هەبێت هەڵوێستیان هەبێت و بەرامبەر ئەو بارودۆخی کە لە ئێستادا هەیە و نەخۆشی کۆرۆنا هەیە ئایا تۆ هیچ شعرێکت هەبووە بۆ نەخۆشی کۆرۆنات نووسی بێت؟ نەخێر لەبەرەوەی ئینسان ئەبێ بزانێت بە تایبەتی نووسەر و شاعیر لەبارەی چیەوە ئەنووسێت و ئەرکە لەسەری لەبارەی کۆرۆناوە ئەبێ کەسی پسپۆڕی دکتۆر و پزیشکان لەسەری بنووسن. من بە بێزانیاری چی لەسەر بنووسم؟ وەکو شعر وەکو دەربڕینی شعر کاشتی لەسەر بنووسیت؟ نەخێر هیچم ئەوە بە ئەرکی پزیشکەکان ێزانم ئەگینا هەر شتێکی نەتەوەی و نیشتمانی و کۆمەڵایەتی کە ئەرکی بە ئەرکی خۆی بزانم چونکە لە ڕاستیە من ئەوە قسەی زانایەکم هەمیشە لە بیرە کە ئەفەرمێ شاعیر ئەبێ لەگەڵ ئازاری گەلەکەی دابژی. جا منش ئازاری کۆمەڵایەتی و نەتەوەی و نیشتمان و ئەو شتانەکە ئیبینم بە پێی توانە هەستی خۆم بە شیعرەکان دەربڕی. دەستەکانە خۆش بێت. کاک سەلام، بەڕێزت وەکو سەرنووسەری گۆڤاری مەولەوی لە ماوەی کارکردنت لەو گۆڤارە تا چەند هەوڵت داوە کە شیعرەکانی خۆت لەم گۆڤارەدا بڵاو بکەیتەوە ئەو کارانە چی بوون بەڕێستان کردوتانە؟ لەبارەی گۆڤاری مەولەویەوە من کارگێڕی سنتەری ڕووناکبەری بیری مەولەوی بووم هەر لەوێشەوە گۆڤارەمان دەرکرد و سەرنووسەر بووم لەوێ زیاتر ماڵێک بوو بۆ ئەوەمان بوو کە کۆمەڵێ گەنج کۆمەڵێنەوەی نوێیە کە دێتە ناوە ئارەزووی لە ڕۆشنبیری و بواری هوەری ئەو شتانەیە جێگە دەستیان دیار بێ ئەگەر بە دێ ڕێشکیش بێت شیعرەکانیان نووسینەکانیان ئەگەر کرد و کاڵش بێ هەر بڵاو پەخشمانە کرد لەبەر ئەوەی بێتە هۆی هاندانی. بەڵێ شیعرەکانی خۆت؟ شیعرەکانی خۆم لە گۆڤاری مەولویە نەخێر نەبوو. هۆکاری چی بووە؟ وەڵڵا هۆکارەکەی ئەوەی لەبەرەوەی کەسێکی کە بێت دەبێ یعنی هەر ئەوە نەبەشیە کرد بابەتی زۆرمان بۆ هەر ئەوە نەبەشیە کرد کە هی ئەوانی تا بڵاو بکەینەوە و بەڵام نووسینی خۆم هەبوو دەربارەی هەر شیعر نەبوو دەربارەی نووسین هەندانی خوێنەر هەندا بۆ خوێندنەوە بۆ هونەر بۆ شانۆ. کاک سەلام، هەمیشە خۆشەویستی ڕنگدانەوەی شعرە ئەمە بزانم کە هیچ شعرێکت هەبووە کە بۆ خۆشەویستی بۆ بێت؟ بەڵێ وەکو پێشووتر ئاماژەم تێدا شعری نیشتمانی نەتەوەی بەهۆی ئەوەی لە کۆمەڵگەیەکە ئێمە ئەژیان بووە هۆکاری گڕی ناخم بە شیعر دەربڕم زیاتر پەیوەندی بەوە بوو کە بە چاوی خۆم ئەنفالم بینی بە چاوی خۆم کیمیابارانم بینی بە چاوی خۆم سزادانی ڕژێمی بەعس و جاشەکان بەرامبەری کەس و کار و ئان و چەوسانەوەمان ئەوە هۆکارێک بوو بۆ ئەوی شیعر زمانی شیعرم لە ڕێگەوە بپژێت. بەڵام دواتر کە چوومە قۆناغێکی گەنجایەتی و وەکو هەموو گەنجەکانی تری مرۆڤایەتی منش هەستی هینم هەبوو هەستم هەبوو بۆ شیعری ئەوینداری و شتانم بەڵێ ئەویشم هەر زۆر هەیە و هەر لە پاڵ ئەویشە بە ئەوشتەوا بکەین شیعری ئاینیشم هەیە چونکە لەو کۆمەڵگات تۆ چۆن ئەژیت بەش بەو شێوە لە زمانی ئەوانەوە ئازارەکانی ئەوان نمایشەکەم من. کاک سەلام، حەزەکەین گوێمان لە شعرێکی تر بێت و دواتر بەردەوامەوەی. ئەمە شیعرێکە ئەوینداریە. شوێنەواری عاشقان لە سایە و پەنای هەر پیرەدارێ لە کەناری هەر کانیاوێکی شاخ هەیە داستانی هەزار دڵدارێ کە چوونە ژێر خاک بە حەسرەت و داخ کۆنە هەواری دەیانجار ڕووخاو تەپۆڵکەی بەرز و ڕوانین بۆ ڕێی دوور جێ ئینتیزار بوون بۆ یاری بێناو خاکیان خوساوە بە فرمێسکی سوور کۆڵانی تەنگ و ڕێی کەناری دێ منزڵگە و دەرگەی هەر پاک نیازێ
تایاندا کەوتووە شوێنی هەزار پێ هەریەک لێوان لێ و لە عەشق و ڕازێ کێلی مەرقەدی پیری کۆنە ساڵ شوێن لێوی هەزار لەیلی پێوەیە تەواف کراوە بە پەنجەی خاڵخاڵ کاروانی عەشق هەر بەڕێوەیە هەر گۆڕستانێ تەرمی بێناوی هەزار عاشقی خستۆتە دڵی لە خاکی لێو و گلێنەی چاوی ئەوان ڕواوە گوڵزار و گوڵی بەڵێ دەستەکانە خۆش بە کاک سەلام ئەمێ بزانم کە هیچ شاعیرێک هەبووە کە سەرسام بیت پێی و ئەمە بوو بێتە هۆکارێک بۆ ئەوەی شعر بنووسیت نەخێر هۆکار ئەوە نەبوو کە شاعیرێک بێتە هۆکار وەکوتم بەڵێ شعر هەر بۆ و مێژوویەکی زۆر دوور و درێژ هەیە هەر بووە لەناو کوردی شەهرەوە وەکو گەلانی تر بەڵام شاعیر نەبووەوە یەکارم وەکە ئاماژەم پێدا هەستی نیشتمانی و نەتەوەی و زیاتر و چەوسانەوەی گەلەکەم بۆ هۆکاری زمانی شعر بژانم بەڵام مانای سفرکردنەوەی شاعیران نییە ئێمە هەمومان قوتابی شاعیر دێرینەکانی و حەزرەتی مەولەوی و نالی و مەحی و دواتر لەم سەردەمە تازە هەوڵت داوە کاک سەلام کە لەسەر ڕێبازی ئەوان شعر بنووسی دواتای کاریگەری ئەوان هەبێت لەسەرت ئەکرێ بێ ئەوەی بەخۆم هەستی پێ بکەم هەبێتیایە لەبەرەوەی شیعرەکانی محەممەد عومەر عوسمان بە ڕەحمەت بێ زۆر جوان بوو بەلامەوە وە مامۆستا لەتیف هەڵمەت بەڕاستی بە مامۆستای خۆم ێزانم چەند جارێک گەشتومەتە خزمەتی و شیعریانی بە تاکە شاعیری یەکەم شاعیری کوردستانی ئەزانم لەم سەردەما بەلای منەوە لەبەرەوە کولتور و نەتەوە و نیشتمان و هەموو شتێکی لەناو شیعرەکانی کۆکرا کردوت وەکو کوردایەتی کە ڕەسەن کاک سەلام بزانین کە تا ئێستا چەند بەرهەمی چاپکراوت هەیە بەڵێ هەم دیوانە شیعرەم هەیە بە ناوی ئاشتینەوە ئەمیش لە 2005 بەڵام 2005 چاپم کردەوە بەڵام شیعرەکانی ئەگەڕێتەوە بە سەردەمی هەشتاکان تا 2000 تا ڕاپەڕین دروست بوو تا 91 لەبەرەوە هەمووی وەک مێژوویەکی واقع وایە بۆ نەتەوەکەم چیتیا ڕۆدا باسی پێشمەرگەکانی شاخ باسی چۆنیەتی ئەنفالەکان چۆنیەتی کیمابەر هەمووی بە زمانی شیعری زەرم بڕیوە هەر لە فەوتان پارەزومە ئەگەینا ڕێبازێکی کلاسیکی تیا ئەبینرێت یعنی سەردەمێکی نوێ نییە بەڵام هەر جوانی خۆیان هەیە وەک مێژوویەکی لەناو خۆی هەڵگرت و واقعە وە دوای ئێشە کتێبی دووەمەم نهێنەکانی پشتەوەی ژیان ئەوی شتێکی ئەندێشەیە بۆ خوێندنەوەی ئەو شتانێک کە لە ژیانە ئێمە ڕۆتینی ئەڕۆین و بە ڕۆژانەی بین زاهیر بینی ناتوانین پشتەوەی ببینی چەند شتێک هۆکارێکی تایە ئەویش کتێبی نهێنەکانی پشتەوەی ژیانە و هەروەها سەر نووسەری گۆڤاری مەولەویش بوومەوە ئیتر لە ڕۆژنامە و گۆڤارەکانی ترا بەڵێ بڵاوکراوم هەیە بە شیعر بە ڕاپۆرت بەنووسی دەستەکانە خۆش بێت بە هیوای بەرهەمی جوانتر کاک سەلام ئەمەوێت بزانم کە هیچ کۆنتاکتێکت هەیە لەگەڵ شاعیرەکانی تری ئەم سەردەمەوە تا چەند گرنگە شاعیران کۆنتاکتیان هەبێت لەگەڵ یەکتری بۆ ئەوەی کە بتوان کە شعرەکانیان بەرەو پێشەوە بەرن وڵی هەموو کەس ئازادە لە ڕاو بۆ چوونی خۆی هەرێکە بە شێوازێک باس لە شیعرەکە بەڵام بەڕای من شیعر ئەو شیعرەیە لە ناخەوە هەڵخۆڵێت ئازارێکی تند یان خۆشیەکی بەهێز بتوانێت ئەو شیعرە پێ بنووسێت نەک شوێن کەوتن و هەر تەقلید و تەقلید بێگومان چونکە ئەو شیعرانە وەک چی وایە وەکو میوەیەکی کرچ و کاڵ زۆر زاری بینی بەو شێوە دەرەچێت بەڵام ئەگەر لە واقع بێت و ڕاستیەک و ئیلهامێکی بەهێز لە پشتیەوە هەبێ ئەو شیعرە زۆر بەتام و چێژ دەرەچێت بێگومان کاک سەلامەکو و دوامین پرسیارم ئەوێ بزانم کە شعر چی بە تۆ بەخشیوە شعر منی کردووە بە مرۆڤێک کە ئارام بم کە ئەوەندە ئاشتی خواز بم ئەو دیوانی شیعرەشم ناوە ئاشتین ئاشتینەکە بە مانای وەک بە کۆمەڵ ئاشتین هی کۆمەڵە نەکتاک ئاشتین یعنی ئاشتی و خۆشەویستی و سۆزی بە من بەخشیوە کردووی بە مرۆڤێکی باش
دەستەکانە خۆش بێت سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیاریەکان خۆشحاڵ بووین بەڵێ سپاس بۆ بەڕێز سەلام شاسواری شاعیر و سەرنووسەری گۆڤاری مەولەوی کاوەشەیەکی ڕاستەوخۆ لامام بەڵێ ئازیزانم تەواوی بڕگە بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن تا سبەینێ شاد و کامەران بن.